هەر کەسێک بڵێ سبحان الله وبحمده خوای گەورە بەهۆی ئەو زیکرەوە یەک جار وتوتە خوای گەورە و میهرەبان لە بەهەشتا دارخورمایەکت بۆ نێژێ. حديثي صحيح تريشمانية فرمي هر كسيك بلي سبحان الله العظيم وبحمده خواهي قول الله بهشتا داري كي بو نيجي جابويا روجيك ديت پنجي خومان دقزين دلين خوزقايا داري زياتر من لبهشتا بناشتايا چندها لتمني خومان دا كاتم حديثانا دبيستين او تمنيك بريمان كرت چند مليون داري بهشت ما لدس خومان در كرت هر کەسێک بڵێ سبحان الله وبحمده یا بڵێ سبحان الله العظيم وبحمده خوای گەورە لە بەهەشتا دارێکی بۆ دەنێژێ. بۆی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراج بینی فەرمی سەلام لە ئومەتەکەت بکە، سەلامی خوای پەروەردگار لەسەر تۆش بێ ئەی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمی سەلام لە ئومەتەکەی خۆت بکە، پێیان بڵێ بەهەشت پانتاییە، سەحرایە، دارەکانی بەهەشت کە ئەینێژن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. بۆیە پێیان بڵێ ئەو وەسیەتی منە بۆ ئومەتەکەت، پێیان بڵێ ئەو بەهەشتە پڕ بکەن لە دار بە زیکری خوا، بەردەوام بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم وبحمده، بۆی دارەکانت بەهەشت زۆر بێت، لە بەهەشتا داری زۆرت ببنێژرێ، بۆی لە ڕۆژی قیامەتە باخەکانت مەزرعەکانت زۆر گەورە بێت، لە بیری مەکە بە ئیزنی خوای گەورە.